بەڵێ بەناوی خوای بەخشندنەوە میهرەبان بەیانی جەنابتان باژانەخان بەیانی هەموو کارمەندانی بەڕێزی نارتی و تەواوی کوردستانیان لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن ئیشەڵا هیوادارم ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی باش بێ بۆ هەموو لایەک ڕۆژی گیانی لێبوردەیی لە هەموو لایەک پیرۆزەکەم ئیشەڵا هیوادارم ئەم ڕۆژە لە جیاتی ئەو ڕۆژانەی کە هیچ کاریگەریەک لە سەر کۆمەلگا بەجێ ناهێڵن زەقتر بکرێتەوە وە گرنگی زیاتری پێ بدرێت و کاریگەریەکانی ئێمە لە داهاتوا ببینین و کۆمەڵگەی ئێمە بە یەکێک لە کۆمەلگا لێبوردەکانی دنیا وەرچەرخێ. دەربارەی پرسیارەکەت لە ڕاستیا چەمکی لێبوردن مەسئلەیەکی زۆر سادە نییە وابزانم لینینە لێ پرسن دقیق لە خیاڵمانی یەکێک لە مفەکیرەکانی ناسیۆنالیزمە لێ پرسن ناسیۆنالیزم چییە؟ ئەڵێ ڕاستی ئەزانم چیە تا لێم نەپرسن بەس کە لێیان پرسییم بیرمەچێتەوە ناسیۆنالیزم چییە؟ یعنی هەندێک چەمک لە ڕووکەشە ئاوا سادە دەرەکەون لێبوردنی ژێکێک لەو چەمکانە تا مەسەلەن لە ڕووی تیۆریەوە نەچیتە قوڵای مۆزوعەکەەوە بیری لێ نەکەیتەوە زۆر وازانی مەفهومێکی سادەیە بەڵام دقت بەبا من چەند شتێک عرضکەم. یەک لێبوردن لە ڕووی مەفهومیەمەوە احتیمالاً وا بێتە پێشاو لە کۆمەڵێک شتی تر ئەچێ چەند چەمکێک لەو ئەچن یەکێک لەو شتان جەنابێت ئاماژت پێدا ساویلکەیە کەئەنەما فڵانە کەس لە سادەیی خۆیان احتیمالی هەیە لێگەڕێ لە حقوقی خۆی. یەک دوو لێبوردن هەندێک جار ئێمە لەگەڵ چاوپۆشیە تێکەڵی یەکەین لە کاتێکا مەقولەی لێبوردن مەسئلەیە کە چاوپۆشی شتێکی ترە چاوپۆشی جاری وا هەیە تۆ لە بچووکی ئینسانێکە ناچی بە شوێنیە یا جاری وا هەیە لە نقطەی زوعفی خۆتەوە مەسەلەن بۆ نمونە من کەسێکم دەسەڵاتدارێک زوڵمی لێ کردووم ئەو وەختە من قودرەتم نییە تواناییم نییە لێی ببورم تواناییم نییە حەقی خۆم وەرگرمەوە ئەو کاتە دێم چیەکەم دێم ئەڵێم لێی ئەبورم لە کاتێکا لە نقطەی لە پێگەی لاوازمەوە ئەم قسانە ئەەکەم ئەگەر یەک دۆز ئەم هینەی من کەس بکرێ مەمنون نەبم. مەسئلەی لێبوردن یەکێکە لە فەزیلەتە ئەخلاقیەکان لە ڕاستیە هیچ پەیوەندی بە چاوپۆشیەوە نییە هیچ پەیوەندی بە لێگەڕانەوە نییە هیچ پەیوەندی بە ساویلکەیەوە نییە ئەسڵەن لە ڕووی جنسی مەفهومیەوە مەقولەی لێبوردن لەگەڵ مەقولەی عەدالەتە هاوخوان نییە یعنی نەگەوەی دژایەتی هەبێ یعنی سەر بە مەقولەی عەدالەت نییە سەر بە مەقولەی شەفەقەتە لێبوردن یعنی تۆ دقت بفەرموو لە شەفەقەتە ئێمە هەمیشە دوو شتمان لە پێشاوە کەسێک ئینسانێکی شەفیقە کەسێک شەفەقەتی هەیە کە کاتێک سەیری ئینسانەکانی تر ئەکات دوو شتیان لێ ئەبینێ یەک من وەکو هەموو ئینسانەکانی تر سەرئەنجامم یەکێکە یعنی من و ئینسانەکانی تر یەک سەرئەنجاممان هەیە احتیمالاً ئەوەی بۆ ئینسانێک هاتۆتە پێشەوە بۆ منیش هاتبێتە پێشەوە. دوو من و ئەوانی تر هەردووکمان هاوسروشتین یعنی هەموو ئینسانەکان وەکو منیش وەکو ئینسانەکانی تر وام مادام ئینسانەکان سروشتیان ئاوایە کەواتە منیش احتیمالاً ئاوا بم و هەمومان یەکسەر ئەنجاممان هەیە لەم دوو مەقولەیەوە لێبوردن دروستە بێ ئەسڵەن لێبوردن کەی دروستە بێ لێبوردن کاتێک دروستە بێ پرۆسەیەکی نائەخلاقی ڕوویدا بێ کە کەسێک ستەمی لە کەسێکی تر کرده بێ شایستەی ئەوە نەبوو بێ ستەمی لێ بکا و ئەم ئامادە بوو بێ ستەمی لێ بکا کاتێک لە بینی دوو ئینسانە ستەمێک هەیە یەکێکیان ئەبێتە قوربانی یەکێکیان ئەبێتە ستەمکار یان تاوانبار مەقولەی لێبوردن کەی دێتە پێشەوە کاتێک کە کەسێک کە ستەمی بەرامبەر کراوە کاتێک کەسێک زوڵمی لێکراوە تاوانی لێکراوە ئەو ئامادەیە لە حەقەکەی خۆی خۆش بێ بەس وەک عەرزم کردی نەک لە نقطەی زوعفەوە مەسەلەن کابرا بزنەکەی ئاو بردبووی وتبووی کورە لە ڕێخوا یعنی بزنەکە ئاو بردوویەتی نەیکردوتە لە ڕێخوا ینی من لە پێگەی لاوازی خۆمەوە ئەگەر کەسێک ببورم ئەوە لێبوردن نییە ڕاستیەکەی ئێمە لەگەڵ لێبوردنا چەمکێکی ترمان هەیە فەزیلەتێکی ترمان هەیە بە ناوی فەزیلەتی ئەوە بەرحاڵ بە ناوی باز لە جورئەتمەندی ئەوە بەڵێ منە بزانم کەسێک لێبوردە بێت چی بەدەست دێنێت بەشێک بازەوە دەکەن گەربێت و کەسێک لێبوردە بێت
دڵە ڕاوکەیە فشار و سترێس و ئاسوودەی دەرونی بەدەستدێنێت و ئەمانە لە فشار و دەرونی و ئەمانە دوور دەکەوێتەوە دەکرێت بڵین بۆ ئەوەی تۆ لە بەرامبەر ببووری یاخود لێبوردەبیت تەنها لەبەرەوەی خودی خۆت بتەوێت دەرونە مرتاح بێ ئاسوودە بیت و فشار و دڵە ڕاوکەی و ئەمانە و نەمێنێت تەماشا ئێمە کاتێک کە لێ ئەبورین کاتێک کە لێبوردەین لە نەتیجەی لێبوردنە سێ دانە دەستکەوتمان هەیە دەستکەوتی یەکەمیان ئەوەیە کە هەمیشە لە کاتی لێبوردنە ئێمە ئەگەر نەبورین ئێمە ئەبینە قوربانی یعنی ئەو نامەیەی مێردی ژنە فەڕەنسیەکە کە یەکێک لەو کەسانە لە پاریس کوشتی نامەیەکی بۆ نووسی بووی من دەرونی خۆمم خۆش ئەوێ و خۆمم زۆر لەوە پێ گرنگترە کە نەفرەتی تۆ بچێتە ناو دەرونی منەوە لە دەرونی منە بمێنێتەوە بۆیە لێت خۆشە بم و هەمیشە ئینسانێک کە نابورێ ئەیەوێ بە شوێن تۆڵەسەندنەوەیە هەمیشە خۆی یەکێک لە قوربانیەکانی ئەگەر جارێک قوربانی بین ئێمە کاتێک کەستەمان لێکراوە ئەگەر نەبورین ڕاستی لە ڕووی دەرونیەوە خۆشمان جارێکی تر لە خستم لە خۆمان ئەەکەین و ڕقێک کە نەشیاوە بە تەبیعەتی بەشەری لە دەرونی خۆمانە ئەی هێڵینەوە و بۆ ماوەیەکی زۆر و بۆ ماوەیەکی درێژ خەریکین ئێمە بەم ڕقەوە ئەژین تووشی پەرێشانی دەرونی ئەبین و ئێمە ناتوانین لە ئاسوودەی دەرونیا بژین بەڵام هەمیشە کاتێک کە ئینسان لێ ئەبورێ لە ڕوو دەرونیەوە سالم ئەبێ ئارامتر ئەبێ خۆشتر ئەتوانێ بژی کەسێک کە نابورێ هەمیشە لە ناو دڵیان نەفرەتێکی ڕەش هەیە هەمیشە ناشیرینیەکەیە کە بەردەوام هێشتنەوەی خۆی دوو جار ئەکاتە قوربانی جارێک قوربانیە لەبەرەوەی ستەمی لێکراوە جارێک خۆی نەفرەت لە دەرونی خۆی ئایڵێتەوە خۆی ئەکاتە قوربانی بەڵام ئەتوانێ بە لێبوردن یەک جار ئەم دڵ و دەرونی خۆی سافکە یەک دوو هەمیشە لە ڕووی کۆمەڵناسیەوە هەمیشە کاتێک کە ئێمە لێ ئەبورین کاتێک کە کۆمەلگایەکی لێبوردەیە ئەم خەریکین لە یەکتر ئەبورین ئەم کۆمەلگایە یەک ریزی تایە زۆرتر ئەبێ خۆش بینی تایە زۆرتر ئەبێ ئەمەل تایە زۆرتر ئەبێ خەڵکی ناو کۆمەلگا ئەتوانن هاوسۆستر بن لەگەڵ یەکتر ئەتوانن هاودڵتر بن لەگەڵ یەکتر بۆ چونکە پێیان وایە وەختێک ئەو منی بە شایستەی ئەوەزانی وەکە من لێبوردە بم دەی من حتمما ئەبێ لە ئاست ئەم بەرپرسیارەتە بم کە ئەویتر منی بەخشیوە و کۆمەلگا ئامادەن بۆ ئەوەی ئیتر ستەمکاری لە ناو کۆمەلگایە کەم ببێتەوە بەڵام هەمیشە لە کاتی لێنەبوردنە هەمیشە لە کاتی تۆڵەکردنەوە عرزم کردن کە لێبوردن کاتێک ڕوەدا کە ستەمکار و ستەم لێکراوێک هەبێ ستەم لێکراو نایەوێ ببوورێ وە کاتێک نایەوێ ببوورێ کۆمەلگا هەمیشە لە سنگەرایە بۆ یەکتر هەمیش ینی ئەو پەیامە ئەنێرێ بۆ ئەوی تر کە تۆ قەت ئیمکانی ئیسلاحەتیانیە و من هەمیشە ئەبێت تۆڵە لە تۆ بکەمەوە لە ڕووی ئەخلاقیەوە عرزم کردن ینی باسی سوودەکانی لێبوردنەکەین عرزم کردن کە لێبوردن لە جنسی شەفەقەتە لە جنسی شەفەقەتە یعنی چی ینی ئێمە تێئەگەین لەوەی کە لەگەڵ ئینسانەکانی تر هاوسەرنجامین ینی سوودەکانی لێبوردن باسەکەی تێگەین لەگەڵ ئەوانی تر ئینسانین و ئەوانی تر مادام ئینسانن وەکو ئێمە و مادام سەرنجامی هەموو بەشەریەت وەکو یەکین هەمومان یەک سەرئەنجامان یاخۆ کەسێک ئینسانێک بێ بیرکردنەوەی شەفیقانە بێ شەفەقەت لە زێنی و ئەخلاقیا هەبێ ئەم کارانە ئەکا ئەو وەختە ئێمە کاتێککە لێبوردە ئەبین شەفەقەت لە ناو کۆمەلگا زیاترە بێ و هاو دڵی هاو سۆزی هاو سەرنویشتی ئەم شتانە لە ناو کۆمەلگا زیاتر بێ یەکێکی تر لە نەتیجەکانی خۆشبەختی لە ڕووی کۆمەڵناسیەوە بریتێ لەوەی خۆشببینی بەرامبەر یەکتر لە ناو کۆمەلگا زیادە بێ یعنی کۆمەلگا یەکتر باشە خوێنێتەوە خۆشببینە بەرامبەر یەکتر خۆش دنیا بینێ بەڵام چی ئەبێتەوە ڕێگر لە بەردەم لێبوردنا ئەمە گرفتە گەورەکەیە یعنی ئێمە کاتێک باسی لێبوردن ئەەکەین لە دۆخێکی تەبیعیە خەریکین قسە ئەەکەین یعنی ئینسانەکان کاتێک باسی سوودەکانی لێبوردنەکەین یعنی ئینسانەکان جۆرێک ڕاهاتون کە ئەبورن لە یەکتر ئەبورن لە کاتێکە ئەوەی ئێمە بەرچاومانەکەوێت لە کۆمەلگای کوردیا لە ڕاستیە وشەی داوای لێبوردن ئەەکەم وشەیەکی سەخت دێتە سەر زمانمان کۆمەلگا سەخت ئەتوانێ بە یەکتر بڵێ داوای لێبوردنەکەم من هەڵە بووم یعنی ئەمە وشەیەکە لە ناو قوتابیەکانە لە قوتابخانە کەمتر ئەبیسرێ لە ناو ژن و مێردەکانە لە ماڵەوە کەمتر ئەبیسرێ لە ناو مشتری و هاوڵاتی کڕیارە لە بازاڕە کەمتر ئەبیسێ لە ناو دایرەکانە خاوەنکار و بەڵێ کەواتە لێرەدا
مامۆستا فەیساڵ دەکرێت بڵێن ئەمە سوودەکانی لێبوردە بوو پێویستە ئێمە لەکوێ ببورین دەکرێت هەر کەسێک هەر هەڵێک ئەنجامدا بەرامبەر ئێمە هەمیشە لێبوردەی هەڵبژێرین و کەسەکان دیاریکراون ئێمە باس لەوە بکەین بڵێن ئەمانە دەبێت ئێمە هەمیشە لێبوردە بین بەرامبەریان بەڵام ئەمانە بەپێی جۆری هەڵەکەیە گەربێت و بەردەوام لێبوردە بیت دەبێت ئەوەی کە بەرامبەر دۆخەکە ئیستیقلال بکات و بەردەوام هەڵە بکات بەڵێ وا دیارە گرفتێکێت تا گرفتەکە چارەسەر دەبێت منەمێ دووبارە ئاماژە بە تەوەریەکەم کەم و کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی لێبوردەیە باز لە لێبوردەی دەکەین وەکو فەیساڵ ئاماژەی پێکرد کە سوودەکانی لێبوردەی بۆ ئێمە خستەڕۆ هەروەها خاسیەتەکانی خستەڕۆ فەیساڵ گەرگوێ بیستی منیت منەمێ بزانم پێویستە ئێمە لەکوێ ببورین کەواتە ئەو دۆخە چۆنە کە ئێمە پێویستە تیایدا لێبوردە بین گەربێت و ئێمە بەرامبەر هەر کەسێک لێبوردە بین ئەم دۆخەکە ئیستیقلال دەکات یاخود چۆنە بێت و لە هەمان کاتە بەرامبەر هەموو شتێک دەکرێت چاو لێ بکە عەرزم کردی نا ئەزانی چۆنە ناکرێت بەرامبەر هەموو شتێک لێبوردە بین ئەسڵ جاری وایە ئینسان لێبوردە نابێت بۆچی لەبەر سێ خەڵ لێبوردە نابێت یعنی هەنێک جار تۆ لە بەرامبەر ستەما ڕەنگە تووڕەیی بەدوای خۆیەوە بێنێ ڕەنگە من وام لێ بکە ستەمێک کە لێبوردە نەبم کاتێک کە من تووڕە ئەبم و داوای مافی خۆمەکەم ڕاستینە ئیشێکی نائەخلاقیم کردووە نە لەگەڵ عەدالەتە شەڕم کردووە کاتێک کە من تووڕە ئەبم هەمیشە سێشت لە پشت تووڕەیەکی ئەخلاقیەوە هەیە لە بەرامبەر ستەمکارە یەک ئینسانێک کە تووڕە ئەبێ ڕێز لە خۆی ئەگرێ من احترام لە خۆمەگرم کاتێک کە ستەمم لێکراوە و تووڕە ئەبم دوو من خەریکم دیفاع لە خۆمەکەم بەرگری لە خۆمەکەم یعنی ئینسانێکی بێقابلیەت نیم بەرامبەر خۆم هەر جۆرە ستەمێکم لێ بکرێ گوێم لێ نەبێ نەخێر لەگەڵ ئەوە احترام لە خۆمەگرم دیفاع لە خۆمەکەم کاتێک تووڕە ئەبم بەرامبەر بە ستەمکار سێ لە ڕاستیە من وەزیفەیەکی ئەخلاقی ئیجتیماعیم هەیە کە بریتیە لە پاراستنی نەزمی کۆمەڵایەتی من ئەبێ نەزمی کۆمەڵایەتی ڕەچاوکەم ئەگەر من ئەمڕۆ بۆ نمونە ئەگەر فڵان مشکلەی کۆمەڵایەتی ڕوویدا من نەمبردە دادگاکان و لێی خۆش بووم و ئەوە خەریکم نەزمی کۆمەڵایەتی ئەشێوێنم ینی هەر مشکلەیەک ڕوویدا بە دوو سەردانی کۆمەڵایەتی و بە نازانم چی لێی ببوورید ئیتر نەزمی کۆمەڵایەتی ئەشێوێ بۆیە هەندێک جار مووقیف وەرگرتن و تووڕەبوون لە بەردەم ستەمکارەوە ئەگەر لێی نابورید ئەم سێ دیفاع ئەخلاقی لێ ئەکرێ ڕاستیەکەی یەک ئەو ئینسانە احترام لە خۆی ئەگرێ دوو دیفاع لە خۆیەکە سێ نەزمی کۆمەڵایەتی بۆ مهمە بەڵام پرسیار ئەمەیە من وەختێک ئەڵێم کۆمەڵگا بەگشتی خەریکین ئێمە کەمتر لێبوردین لە ڕاستیە ناڵێم لێبوردنین ئەڵێن کەمتر لێبوو ینی لە ئاستی خوازراوان نییە بۆچی لەبەر ئەوەی سێدانە باوەڕ لای ئێمە بوونی هەیە باوەڕێکیان باوەڕی دەروونناسیە باوەڕێکیان باوەڕی کۆمەڵناسیە باوەڕێکیان باوەڕی بەرژەوەندی خوازیە لە ڕووی دەروونناسیەوە ئێمە کۆمەڵێک بیرکردنەوەمانەیە کە ڕیشەکەی لە پەروەردەمانایە ینی ئێمە ئەبێ ڕاستی ڕاضت بکێشین ئەبێت تەمرین بکەین تا ئەم باوەڕانە لە زیهن و زەمیری خۆمانە بگۆڕین ئەویش ئەو باوەڕە دەروونناسیانەی کە وامان لێکە ئێمە لەوانی تر خۆش نەبین بریتین لەمانە یەک ئێمە هەمیشە پێمان وایە ئینسان ئازاتر لەوەی کە ئێمە چاوەڕێیەکەین یعنی پێمان وایە ئینسانەکان بە ئارەزووی خۆیان و مختارانە ڕفتارەکانی خۆیان هەڵبژێرن چاو لێ بکە فەرز کە من کارمەندێکی دەستگایەکی حکومیم یا لە قوتابخانەیەکم خەریکم کارەکەم باوکێک دێ بۆ لام ئەو باوکە قسەکە من جۆرێک خۆش ناڕۆم بەڕوویەوە و ئیشەکەی باش ڕایی ناکەم و ئەو نیگەرانیەکی هەیە ئەچێتەوە ماڵ شەو بۆ خێزانی باسەکە وەڵا ڕۆشتم بۆ لای فڵانە کەس خۆش جوابی نەیامەوە و باش نەهات بەدەمەوە ئیشەکەی باش بۆ نەکردم و ئەوانە منی ئێوارە ئەچمەوە بۆ ماڵەوە شەو بە خێزانم ئەڵێم ڕاستی بەیانی سەیارەکەم پەکی کەوتبوو تەکسیم گرتووە ڕۆشتوم بۆ مەکتەب لە مەکتەب مامۆساکان یەک و دوو سێ مشکلەیان دروست کردبوو کە من جەوم گیرا بوو چوار خۆم حاڵی دەرونیم باش نەبوو پێنج مناڵەکەم نەخۆش بوو شەش نازانم چەند شتێک خوێنم و یعنی خەریکم پێڵێم کە ڕاستە من کەمکاریم کرد لە بەردەم ئەو دایک و باوکەیە بەڵام ئەها خەریکم ئیستدلال ئێنمەوە کە لە ڕاستیە ئەوەی وای لە من کردووە ڕەفتار بکەم اختیاری خۆم نەبوو کۆمەڵێک هۆکار وایان لێ کردم کە من ئاوا ڕەفتار بکەم
بۆیە ئینسانێک لە ڕووی دەروون ناسیەوە زۆر گرنگە ئێمە بیرمان لەوە بێتەوە کە ڕەفتاری ئینسانەکان هەمیشە ئازادانە نییە. کاتێک پێوان وابوو ڕەفتاری ئەوانەی تر هەمیشە ئازادانەیە و بە ویستی خۆیان ئەو ڕەفتارانە ئەکەن ئێمە ئیتر ئەڵێن دەیکەواتە ئەمە نابێت لێی ببوورین لێی خۆش نەبین. بەڵام لە ڕاستیە ئەبێ ئیمانمان بەم ئەسڵە دەرووناسی هەبێ کە زۆرێک لە ڕەفتاری ئینسانەکان ئازادانە نییە و بە ئازادی خۆیان بە خواست و ئیرادەی خۆیان ڕەفتار ناکەن و ئینسان زۆر لەوە مەجبورترە کە ئێمە باسی ئەەکەین کەمتر لەوە مختارترە کە ئێمە بیری لێ ئەەکەینەوە. یەک دوو هەمیشە لە ڕووی دەرووناسیەوە ئێمە کاتێک بیر ئەەکەینەوە ئینسانێک کە تاوانبارە بە قەولی ڤیکتۆر هۆگۆ ئینسانی تاوانبار ئێمە لە پشتی پەردەوە نابینین بە چ دەرد و بەڵایەکی دەرونیا تێپەڕیوان ئینسانە. ڕەنگە مناڵی دایک و باوکێکی معتاد بێ ڕەنگە کرێنشین بن و پارێ کرێکیان نەبێ باوکی نەخۆش بێت و تووشی نەخۆشیێکی خراپ بوو بێ ئەم وەزیفەی ماڵەوەی کەوت بێتە ئەستۆ ڕەنگە چوزانم هەزار ڕەنگە لە پشتی ئەم تاوانبارەوە هەیە کە ئێمە هیچ کامیان نابینین ڕسمێکی ئەگرین لەو کاتەیە کە ئەو بەدبەختە ئەو تاوانەی کردووە ئێمە هەموو عمری کاتێک گەینینە پێشاوی خۆمان لەو لەقتەیە ڕسمی ئەگرین و ئەو لەقتەیە ئەەکەینە شناسی ئەو ئینسانە و حاڵی نین لەوەی لە پشتی هەر تاوانبارێکەوە چ بەدبەختیەک تێ ئەپەڕێ. ئەسڵ ئەسڵێکی کۆمەڵاسی هەیە ئەڵێ هەمیشە لە منتیقە فەقیرنشینەکانە چی زۆرە ئەمە قاعدەی کۆمەڵاسی هەمیشە لە منتیقە فەقیرنشینەکانە تاوان زۆرە. بۆ تاوان زۆرە چونکە بەدبەختی زۆرە و ئەو بەدبەختیەوە لە ئینسانەکە تووشی تاوان ببێ. کەواتە ئێمە نابێ هەمیشە وا بیر بکەینەوە یەک ئینسان لەوە مختارترە کە ئێمە بیری لێکەینەوە نەوەڵڵا ئینسان لەوە مەجبورترە بۆیە ئەگەر هەڵەیەکیشی کرد ئەبێ بزانین کە لەبەر مەجبوربوونیەتی لەژێر زەختایە. دوو ئینسان لە ڕاستیە کاتێک تاوانبارە کۆمەڵێک دۆخی ناتەبیعی جدی بەسەریاتی ئەپەڕێ. سێ لە ڕووی دەرونیەوە ڕاستی ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئێمەش احتیمالی هەیە لەبەر ئەوەی ئینسانین شتیوا بۆ ئێمە پێش بێت. ئەم سێ ڕێگرە دەرونیە وا لە ئێمە ئەکا ئەگەر ئێمە لەم سێ مەسئلەیە حاڵی نەبوو بین لێبوردن بۆ ئێمە ناڕەحەتە. ئەمە ڕێگرە دەرونیەکانی لێبوردن ڕێگرە کۆمەڵناسیەکانی لێبوردن. ئێمە سیرکەن جاری وایە حاڵی نین لەوەی کە ئەگەر ئێمە کۆمەلگا هەمووی لە یەکتر ببوورێ کۆمەلگایەکی هاودەست کۆمەلگایەکی خۆشدەست دروست ئەبێ کۆمەلگا ئەتوانێ ئاسانتر لەگەڵ یەکترا مامەڵە بکە. ئەگەر لەم ئەسڵە کۆمەڵناسی حاڵی نەبوو بین لە ڕاستیە ئەوەی کە ئێمە لەوانی تر ببورین سەختە. یەک دوو لە ڕووی کۆمەڵناسیەوە ڕاستی ئێمە ئەبێ باوەڕمان بەوە هەبێت کە هەمیشە تند و تیژی بە تند و تیژی وەڵام نادرێتەوە. هەمیشە ستەم بە ستەم وەڵام نادرێتەوە. جوابی ستەمکار مەرجنی هەمیشە ستەمی دووبارە بێ و مەرجنی هەمیشە لێدان بێ لە بەرژەوەندەکانی ئەویتر. احتیمالەنی یەک لێبوردن لە ئاگر لە دڵی ئینسانێک بەرببا و بە لێبوردنێک ئینسانێک بکەوێتە سەر سکە بەڵام تونوتیژی هەمیشە ئەو تەجروبەیەمان هەیە تونوتیژی هەمیشە تونوتیژی ناسڕێتەوە. کات ئێمە باس لە لێبوردن لەگەڵ کەسانی بەرامبەر ئەبێ ئێمە حاڵی ببین دەورمان کەواتە تا چەند گرنگە مرۆڤەکان بەرامبەر بە خودی خۆیان لێبوردە بن بۆ منە هەڵەیەکان ئەنجامدا لە خۆیان ببورن لە خۆیان خۆش بن بۆی خۆیان بەلاواز نەبینن ئەگەر ئیجازەم بێت ئەم سێ باوەڕم پێگرنگن ئەم سێ باوەڕە بڵێ مەمنونتە بم. بەڵێ دوایەوەش وەڵامی پرسیارەکەم بیتەوە سپاس دەکەم. بەسەر چاو دوو ئەسڵی کۆمەڵناسیم باس کرد ئەسڵ دەرونیەکانم باس کرد. ئەسڵی سێمی کۆمەڵناسی کە وا لە ئێمە ئەکا ئێمە لەوانی تر خۆش نەبین لەوە حاڵی نابین کە هەندێک جار کاتێک کە ئێمە خۆش نابین و هەمیشە ئەوە ئێمە ئەمانەوێت عادیلانە ڕەفتار بکەین نەک شەفیقانە. ئێمە هەمیشە بە شوێنەوەین تۆڵە لەوانی تر بکەینەوە کاتێکە لێبوردە نابین. کاتێک تۆڵ لەوانی تر ئەەکەینەوە بی لەوە ناکەینەوە کە تۆڵەکردن لەوانی تر هەمیشە لەگەڵ خۆیان کۆمەڵک ئێش و ئازارە بۆ ئینسانە بێگوناهەکان هێنێ. یعنی احتیمالەن باوکی کەسێک کە دزی لە من کردووە و من ئەمەوێت تۆڵەی لێبسەنمەوە ئەی دەمە دادگاوە ئەکرێتە زیندان 5 ساڵ بی لەوە ناکەمەوە کە ئەم پیاوە باوکی کۆمەڵێک مناڵە و ئەو مناڵە سەرپەرشتیان نییە و نەخۆشیان هەیە لە ماڵەوە ینی هەمیشە لە کاتی لێ نەبوردنە کۆمەڵێک کەس کە هیچ تاوانێکیان نیە باجەدەن. ئینسانێک ئەگەر بیر لە مەسئلەیە بکاتەوە لێبوردن بۆی ئاسانترە. لە ڕووی بەرژەوەندی خوازیەوە قسەکەی جەنابەت من چ مەسلحەتێکم هەیە لەوەی کە لێبوردە بم. یەک ئێمە هەمیشە لە لێبوردنە ئەبێ بیر لەوە بکەینەوە کە احتیمالی هەیە من لە شوێنی تاوانبار بوومایە. ئەگەر لە شوێن تاوانبار بوومایە چی ئەبوو ئەگەر ئەوی تر منی ببووریایە
و ئەمە هاودڵی و هاوسۆزی بۆ ئینسان دروستەکە. دوو سیر نەکردنی دیوە ئەوەیەکانی، ینی منێک کە لێ خۆش نابم لێ نابورم سەیری ئەوە ناکەم کە بەڕاستی تۆڵەسەندنەوە چ کاریگەریەکی منفی هەیە، چ کاریگەریەکی خراپ لەسەر دەرونی من و لەسەر کۆمەلگا بەجێ ئێڵێ. ئەگەر بیر لە کاریگەریە نەرێنیەکانی بکەمەوە ئەوە من بەڕاستی ناتوانم لێ نەبورم، ئەتوانم لێبوردە بم. خاڵی چوارم من کاتێک کە لێ ئەبورم منێک کە لە بەرژەوەندیەکانی بیرکردنەوە بیرەکەمەوە لێبوردن بیرەکەمەوە بیر لەوە ناکەمەوە کە لێبوردن چه بەرژەوەندیەکی تایە، یعنی لێ نەبوردن چه خاڵێکی منفی چه خراپیەکی هەیە، بە هەمان شێوە لێبوردن چه خاڵێکی مثبەتی هەیە. چەند خاڵێکی ئەرێنیە ئەگەر من ببورم لەوی تر، من لە ڕووی دەرونیەوە خۆم ئارام ئەبمەوە، من لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەتوانم سیقە بۆ کۆمەلگا بگێڕمەوە کە هەمومان ئینسانین احتیمالی هەیە هەڵە بکەین و مادام احتیمالی هەیە هەڵە بکەین. ئەمڕۆ تۆ هەڵت کردووە سبەینە سەرێ من هەڵە بکەم. ئەمڕۆ ئەگەر من لە تۆم بوری لێبوردە بووم بەرامبەر بە تۆ و تۆ سبەینێ لە من ئەبووری، ئەو وەختە من بەرامبەر بە هەڵەیە کە کردومە عادلانەتر ڕەفتارم لەگەڵا ئەکرێ و شەفیقانەتر ڕەفتارم لەگەڵا ئەکرێ، وا ڕەفتارم لەگەڵا ئەکرێ کە منیش ئینسانم احتیمالی هەیە هەڵم کردبێ ڕسمێکم نەگیرێ لەو کاتی هەڵەیە کە کردومە. ئیتر هەر کاتێک مثلەن ڕسمی فلانەکە هەر کاتێک فلانە کەس دەرکەوت ئەو ڕسمی پیشان بدرێتەوە بڵێ مادام ئەو ئینسانە لەو کاتە ئەو هەڵەیە کردووە کە ئیتر هەموو عمری ئەوەیە، نەوەڵا ئینسان قابلی هەڵەیە، ئینسان ئەبێ وا حاڵی بین کە مادام ئینسان قابلی هەڵەیە و ئێمە ئەبێ لێی خۆش ببین. هەمیشە لە لێ خۆشبوونا ئێمە ئەم مەسلحەتانەمان دەسەکەوێ. بەڵێ کەواتە کاک فەیساڵ لێرەجا پێویستە تۆ کەسی بەرامبەرت خۆش بێت ئەو کات ئەتوانی لێبوردەبیت، کەواتە دەکرێت هەمیشە خۆشەویستی بوونی هەبێت لە ناو بارودۆخەکە ئەنجە تۆ ئەتوانی لێبوردەبی بەرامبەر بە هەر کەسێک بێت، یان ئەتەوێژی بەردەوامی بە ژیان بکەیت و ئەو کاتە دەتەوێت لێبوردەبی. تەماشاهانە خانی سعدی شیرازی شعرێکی فەرمێ بجەهان خوڕەمەز ئانم کە جەهان خوڕەمەز ئوست عاشقم بەر هەمە عالەم کە هەمە عالەمەز ئوست. يعني ئەم قسەی سعدی قسەیەکی زۆر دقیقە، ینی من عاشقی هەموو گردونم چونکە هەموو گردون لەوەوەیە. ئەزانی جوابی قسەکەی جەنابت ئەمەیە لە دڵێکا کە عشق هەبێ، لە دڵێکا کە خۆشەویستی بەرامبەر هەم نەوعان هەبێ نەفرەت بوونی نییە، لە دڵێکا نەفرەت بوونی هەبێ لێبوردن بوونی نییە. یعنی کاتێک عشق و محبەت لە دڵێکا هەیە ئەو ئینسانە باشتر ئەتوانێ ببوورێ، لە دڵێکا کە نەفرەت بوونی هەیە ئەو ئینسانە زەحمەتر ئەتوانێ ببوورێ. چاو لێ بکە مەولانای ڕۆمی هینێکی هەیە لە یەکێک لە چیرۆکەکانی مەسنەویە ئاگادارمانەکاتەوە کە وریابین لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دێوە، لە زۆرانگرتن لەگەڵ دێوە ئێمەش نەبینە دێو، نەگەوە ئێمە ئاگامان لە خۆمان نەبێت جنسمان بە دێو تەبدیل بوو بێ، گۆڕابێ جنسمان بە دێو. ئێمە هەمیشە ئینسانێک کە ئەوانی تری خۆش بنەوێ ناتوانێ ببوورێ، ئینسانێک کە شەفەقەتی نەبێ ناتوانانی لەوانی تر ببوورێ. وەک عەرزم کردی شەفەقەت لە هاو سەرنوشتی و هاو سروشتیەوە سەرچاوە ئەگرێ. کەسێک کە نەفرەت لە دڵیایەتی شەفەقەت لە دڵیان نییە، کەسێک کە نەفرەت لە دڵیایەتی محبەت خۆشەویستی و عشق لە دڵیان نییە. هەمیشە کەسێک ئەتوانێت لێبوردە بێ کە ئینسانێک بێ ئینسانێکی عاشق بێ، وەکو سعدیە فەرمێ بە هەموو گردون، بە هەموو کەون، بە هەموو هاونۆعەکانی هەموو ئینسانەکان، نەک لەبەرەوەی فلان کەس مناڵی فلان کەسەکە من ڕقم لێیەتی ئەبێ بەرامبەری هەڵوێز وەرگرم و لێی نەبورم. هەمیشە لەگەڵ خۆشەویستیە لێبوردن دێ و شەفەقەت دێ، لەگەڵ نەفرەتە هەمیشە خۆشەویستی ناتوانێت ببورن، لێبوردن ناتوانێت کۆ ببێتەوە. دڵێک کە نەفرەتی تیابێ زەحمەتە بتوانێت تایە لێبوردنیش کۆ ببێتەوە، بەڵکو بە پێچەوانەوە کاتێک کە خۆشەویستی هەبوو لێبوردن بە ئاسانی دروستە بێت. بەڵێ مەرجەکانی بە کۆمەڵایەتی بوونی مرۆڤ و هەروەها مرۆڤ بوونی و مانەوەی پەیوەندیەکان بێ ئەوەی کە جیازی لە ڕنگ ڕەگەز چینایەتی ئاین کات لێبوردەی هەڵبژێرێت، ئەمە وا دەکات بۆ منە ژیان مڵکی لێبوردەی بێت، واتە لێبوردەی بتوانێت بە تەواوەتی ژیان داگیر بکات. تەماشا هاناخان ئێمە هەنێک شتمان هەیە ڕێگرن، ینی لەسەر ئاستی بازنەکان. مەسەرەن هەمیشە ئینسان وەختێک بازنەی دروست کرد لە بینی خۆی ئەوی ترا، مەسەرەن من خۆمم خستە بازنەیەکە و تۆم خستە بازنەیەکی ترەوە، هەمیشە دیوار ئەبێت. دیوارەکان هەمیشە ڕێگرن لە بەردەم لێبوردەیە. سیرکە ئێمە ئەگەر وەکو هاوڵاتیەکی گردونی بیرمان کردەوە، وەکو هاوڵاتێکی سەر ئەم کوورە خاکی بیرمان کردەوە، فەرقی هەیە لەگەڵ ئەوەی من وەکو هاوڵاتێکی مەحەلی، وەکو کوردێک بیر بکەمەوە لە ناو کووردا، وەکو هەڵەبجەیەک بیر بکەمەوە لە ناو هەڵەبجە
بجەیە وەکو مەحلێکی منتیقەکەی خۆمان بیرم کردەوە لە ناو مەحەلی منتیقەکەی خۆمانە وەکو گەڕەکەکەی خۆمان وەکو ماڵەکەی خۆمان بیرم کردەوە سیر ئینسان تا بازنەی بیرکردنەوەی تەسکتر بێت سەختتر ئەتوانێت لێبوردەبێ ئێمە ئەگەر بتوانین بازنەکان هەڵگرین لێبوردەتر ئەبین بازنەکان چین یەک بازنەی ڕەگەزەکان کاتێک کە ژنێک گوتی هەرکەس پیاو بوو تاوانبارە بازنەی ڕەگەزەکانی هەڵ نەگرتووە ئەو ئینسانە زەحمەتر ئەتوانێت لێبوردەبێ کاتێک پیاوێک گوتی هەرکەس مادام فلانە کەس ژنە و هەموو ژنێک ئاوایە ئەوە ئیتر ئینسانێکی تاوانبارە ئەوە هەرچێکی ود ڕازناکە ئەوە من خەریکم بازنەی جنسیەتم هەڵ نەگرتووە و من لە ڕووی بازنەی من خۆم خسۆتە بازنەیەکەوە و ئەوم خسۆتە بازنەیەکی ترەوە لە ڕووی جنسیەتەوە مامەڵایەکەم ئەوە نەفرەت دروستەکەوە لێبوردن کەمەکاتەوە یەک ئەبێ بازنەی جنسیەت هەڵگرین یعنی مامەڵەی ژن و پیاو لەسەر ئەو بنەمایە نەبێت دوو بازنەی نەتەوایەتی ئەبێ هەڵگرین ڕاستیەکەی لەبەر ئەوەی من کوردم مامەڵەم لەگەڵ ئەوێکی تری عەرەبا لەسەر بنەمای عەرەببوونی کرد لەسەر بنەمای فارسبوونی کرد لەسەر بنەمای تورکبوونی کرد لەسەر بنەمای ئەوروپی بوونی کرد من بازنەم کێشاوە ینی من لە بازنەیەکام لە گیانێکام ئەویتر لە بازنەیەکی ترایە هەمیشە بازنەی نەتەوایەتی ئەو هەموو قوربانی ناسیۆنالیزم پێشکەشی کۆمەلگای بەشەری کردووە بە چەند ملیۆن ئینسانی کردوتە قوربانی هی ئەوەیە کە بازنەی نەتەوایەتیمان دروست کردووە من خۆمم لە شوێنێکا قەرارداوە ئەوانی ترم لە شوێنی ترا قەرارداوە و ئەمە وای لێ کردووە من نتوانم لێبوردە بم چونکە بازنەی نەتەوایەتیم تێنەپەڕاندووە بچووک بیرم کردوێتەوە سێ بازنەی ئاینی من لەبەر ئەوەی مسلمانم پێم وایە هەرچی مەسیحی دنیا هەیە نائینسانن و هەرچی یەهودی دنیا هەیە نائینسانن ئیتر کاتێک لەگەڵ یەهودیەکە لەگەڵ مەسیحیەکە ڕوبەڕوە بمە ناتوانم لێ خۆش بم بۆیە ئەبێ من بازنەی ئاینیش هەڵگرم لەگەڵ ئەوانی تراوەکو ئینسان مامەڵە بکەم نەگوەکو ئینسانێک ئاینێکی تر نەگوەکو بێ باوەڕێک نەگوەکو شتێک ئێمە ئەبێ هەم بازنەی نەتەوایەتی هەڵگرین هەم بازنەی ڕەگەزی هەڵگرین هەم بازنەی ئاینی هەڵگرین حتا بازنەی جوگرافی هەڵگرین ئەوەی کە من خەڵکی فلان شوێنم ئەو خەڵکی فلان شوێنی ترە لەسەر ئاستی مەحەلی مەسەرەن هەڵەبجە فلانی سلێمانی فلانی ئەم بازنانە ئەبێ هەڵگرین و ئەبێ ئەو بازنانەی ئەو بازنە جوگرافیانەی کە مادام ئەویتر ڕۆژ ئاوایە وەکو ئینسان سەیری ئێمە ناکا و مادام ئەویتر ڕۆژهەڵاتیە کورە هەر نازانێ قسە بکە نازانێ وەکو ئینسان بژی ئێمە ئەبێ ئەم بازنە جوگرافیانە هەڵگرین ئەگەنە ئەم بازنەی جوگرافی ئاینی نەتەوەیی ڕەگەزیانە چەند بازنەیەکی تریشن دقیقەن ئێستا لە خەیاڵمانین ئەمانە هەمووی ڕێگرن لە بەردەم ئەوەی کە ئێمە لێبوردەبین ئێمە کاتێک ئەو بازنەی ئەکێشین یعنی ئەو جیاوازە لە من کاتێک ئەو جیاوازە لە من یعنی هاوسەرنویشت نییە یعنی هاوسروشت نییە لەم کاتا من ناتوانم ئینسانێکی شەفیق بم ناتوانم لێبوردە بم بەرامبەر ئەوانی تر بەڵێ زۆر بەوردی زانیارەکانم بۆ ئێمە و بۆ بینەران ستەڕۆ زۆر سپاس بۆ کاک فەیساڵ ئیبراهیم کە توێژەری کۆمەڵایەتی بەشێکی ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنە بێگومان لەگەڵتان بەردەوامی لە ئێستاشدا پامنێرمان مراد لە هەولێرە وەردەگرم و دیارە چەند کاتژمێرێک لەمەوبەر ڕووداوی کاتچۆ لە هەولێر ڕوویداوە با بزانین ڕووداوەکە لەکوێ هەولێر ڕوویداوە لە هەمان کاتە لەم